هەفتەیەکە هێرشی هێزەکانی سووریای دیموکرات کە لە یەپەگە و چەند هێزێکی عەرەبی پێگاتووە بۆ کۆنتڕۆڵکردنی شارۆچکەی هۆل لە ڕۆژاوای کوردستان دەستی پێکردووە. بەهۆی پێگەی جوگرافی و ئابووری شارۆچکەکەوە لە هێزەکانی سووریای دیموکرات دەیانەوێت کۆنتڕۆڵی بکەن و داعشیش دەیەوێت لە ژێر کۆنتڕۆڵی خۆیدا بمێنێتەوە. شارۆچکەی هۆل 50 کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی شاری حەسەکەوە دوورە و زیاتر لە 25 گوندی گەورە و چەند گوندێکی بچووک لەخۆ دەگرێت. هۆل لە ڕووی ئیداریە و سەر بە پارێزگای حەسەکەی و ژماری دانیشتوانەکەی نزیکەی 20,000 کەس دەبێت. لە 7 شوباتی ئەم ساڵدا کەوتە ژێردەستی چەکدارانی داعش. هۆل ناوچەیەکی نیمچە بیابانە و لە کانتۆنی جزیرە تەنیا ئەو شارۆچکەی و شارۆچکەی شەدات لە ژێر دەستی داعش داماون. لە ڕووی جغرافیە و شارۆچکەی هۆل دەکەوێتە نزیک سنووری عێراق بەرامبەر بە چیای شەنگال. مووسڵ و پارێزگای ڕەقای لە سووریا بەیەکەوە گرێداوە. لە ڕووی ئابووریشەوە ناوچەی هۆل بە سامانی نەوە دەوڵەمەندە و لە ڕووی سەربازیشەوە گرنگیەکی استراتیژی بۆ هێزەکانی سووریای دیموکراتەیە. گرنگی هۆل بۆ هێزەکانی سووریا خۆی لە چەند خاڵێکا دەبینێتەوە. یەکەم، بەگرتنی هۆل لە کانتۆنی جزیرە تەنیا شارۆچکەی شەدات لە ژێر دەستی چەکدارانی داعشدا دەمێنێت. دووەم، مەترسی داعش لەسەر شاری حەسەکە کەم دەبێتەوە. سێم، یەکەم تاقیکردنەوەی بۆ هێزی سووریای دیموکرات کە ئەمریکا دەیەوێت ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی ڕەقەیان پێ بسپێرێت. چوارەم، کۆنتڕۆڵکردنەوەی هۆل دەبێتە هۆی شکاندنی داعش لە ناوچەیەکی تر و بەیەکەوە گونجانی هێزەکانی ناوهێزی سووریای دیموکرات پتەوتر دەکات. پێنجەم، دەستگرتن بەسەر ئەو نەوتەی کە لە ناوچەی هۆلدا هەیە. بامان شێوە هۆل گرنگی زۆری بۆ داعشێ و چەکدارەکانی هەموو هەوڵێک دەدەن تا لە ژێر دەستیاندا بمێنێتەوە. گرنگیەکانی شارۆچکەکە بۆ داعش خۆی لە چەند خاڵێکا دەبینێتەوە. یەکەم، هۆل دەکەوێتە نزیک سنووری عێراق و سووریا و شاری مووسڵ و ڕەقاب بەیەکەوە دەبەستێتەوە. بە هەمان شێوەی هێزەکانی سووریای دیموکرات بۆ داعشیش گرنگە. دووەم، لەو ڕێگەی و داعش چەک و تەقەمەنی لە نێوان مووسڵ و ڕەقا دەگوازێتەوە. سێم، ناوچەیەکی دەوڵەمەند دەبنەوت. چوارەم، ژمارێک لە هۆزەکانی هۆل پشتگیری لە داعش دەکەن. پێنجەم، هۆل وەک هێڵێکی سەرەکی بۆ ناوشاری ڕەقا ناوەندی خلافەکەی داعش ئەژمار دەکرێت. لەبەر هۆکارانی کە باسکران لە دەستپێکی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەی هۆلدا شەڕێکی قورس لە نێوان هێزی سووریای دیموکرات و چەکدارانی داعش ڕوویدا و تا ئێستا شەڕەکە بەردەوامە.